ئەمڕۆ داوەتم کردن تەڵەبەکانی هێنا و تەڵەبەی شێوەکاری و بە زەوقی خوان ئیشەکەن هەست دەکەم لە ئەنجامی ئیشەکەیانشیان جوانە تامێکی تازەی داوەتە ئەم شۆنە ئێستا ئەم شۆنە ئەمەوێ بەڕاستی بیرۆکەیکم هەیە بیکەمە مۆزەخانەیەک لە سروشتە مۆزەخانەی لە سروشتە ئیشی ڕەسامەکان کوردەکان بە هەموو نەوەکان کۆکاتەوە هاتوونە بۆ پیرەر دەست بە لەگەڵ ئەم قوتابی خۆشەویستانە هاتوون دەست بە ڕەنگکردن بکەین و لێرانە یعنی ڕەنگکردنەکە خۆشترە لەسەر بەردەکە زیاتر لەسەر لەوحە بیتن لەگەڵ مامۆستا و قوتابیان پەیمانگەی وەرزەوانەکان هاتین تەجروبەیەکی تاقی کردەوە کە کارێک دەکەین پرۆژەی ئاشتی بۆ کوردستان کارێکی زۆر خۆش بوو. تقریبا مانجێ چاجا دێنێ هەفتەی جارێکی دێن و ماسی خواردن ماسیێرە ماسی زۆر خۆشە بەتامە لەوەی ئاوەکە ئاوا ڕووباریە ئاوەکە زۆر ساخە لە سیلێکە ڕادێن لەو چۆمانێ چۆمانش دێنێرەوە بەس لە ماسی خواردنش نێ ماسیێرە ماسی زۆر خۆشە. ئەو پرۆژەیە ماوەی چەند ساڵێکە نێزیکی 10 ساڵێکە و پرۆژە دروست کراوە لەو منتیقەیە ئەوە نەوەیەکی ماسیەکە قزل ئاڵای پێڵێن لە ناوە ئێرانیەکەی و ناوە علمیەکەی پێڵێن سەلەمۆن ئەو ماسیە سیفەتی ماسیەکەی لە ئاوی سارد نەبی ماسی سەرسیری پێڵێن لە ئاوی سارد گەشەیەکات ئەمە لێرە مشتری خۆمان هەیە مشتریەکانمان لە سۆران لە شەقلاوە لە هەریر هەتا لە هەولێر مشترین هەیە دێتن لێرە ماسی خواتن. Все чуть-чуть стремитесь сюда. Пойдет. Я пришла на МИО, чтобы получить позитив, заряд энергии на оставшийся учебный год. Мне здесь очень нравится, спасибо тренерам, они огромные профессионалы. Я здесь первый раз, но это точно не последний. Я занимаюсь где-то 2 года и да, буду. Но я не тренер, я просто тренируюсь. Сегодня мы присутствуем на очень самой мощной и крутой конвенции в России МИОФ, неделя фитнеса. Сегодня у нас дан старт, мастер-классы, семинары, воркшопы, везде профессионалы своего дела, невероятная энергетика, очень много эмоций, очень много различного опыта, знаний. Очень заряжает. В общем, ждем продолжения такого же насыщенного.